ئێمە لە کۆبنەوەمان لەگەڵ بەرەزان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پێیان ڕاگەاندین ئەوان چاوەڕێی ئێمە دەکەن کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کۆتایی بەکارەکانی ئێمە هات وا بڕیارە کە لە حەفتیان دوای ئەوە ئێمە قسە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان دەکەین لەسەر دیاریکردنی کاتەکە چ کاتێک گونجاو بۆ ئەوان و بۆی هەرسێکلا بێکۆدانشین و بە ئێمەیان ڕاگەیان کە هەفتەی داهاتوو بەڵام بەنسبەت ڕۆژەکەی ئێمە چاوەڕێی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکەین هەر کاتێک دیاریکا بە دڵنیاییەوە ئەنجومەنی کۆمیساران بە هەموو ئەو پێداویستەکانی خۆمان ئامادە دەبین و مناقشە لەسەر جەدوەلی پێویست دەکەین لەوێ لەسەر هەموو پێداویستەکان و دەمێ ئەوەش بڵێن بەڕاستی کە زۆر بە ڕاشکاوی کە لە کاتی ئامادەبوونمان و مناقشەکردمان لەگەڵ بەڕێزان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران زۆر بە ڕاشکاوی ئەومان گوتووە ئێمە بەمەرجێک رازین کە ماوەکە کەم بکرێتەوە لە 6 مانگ کەمتر بەو شێوەی کە هاوکارێکی جدی لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەبێت بە پابەندکردنی وەزارەتەکان و سەرجەم دەستەکان بۆ هاوکاریکردنی ڕاستەوخۆی کۆمیسیۆنی باڵا هەروەها دابینکردنی بودجەی پێویست بۆ ئەو پرۆسێ بە تەواوەتی لە یەکەم هەنگاودا و هەروەها دابینکردنی بودجەی پێویست بۆ سکانەری زیرەک کە زۆر جار باز دەکرێت بۆی کە هاوشەوەی عراقی ئێمە بتوانین بە شێوەی ئەلکترۆنی دەنگان جیا بکەینەوە لە ماوەی کەمدا دەنگان ڕابگەین یەک لە داواکاریەکان ئەوە بۆ کە هاوکاری جدیمان بن لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران چونکە ئێمە دڵنیان کە دەبینین کە ڕۆژانە لانە سیاسیەکان ڕێکخراوەکان قسەی زۆر جدیان هەیە لەسەر تۆماری دەنگدەران بەڕاستی ئێمە هەر بۆ زانیاری بەڕێزان لە هەفتەی داهاتوودا ئێمە پرێس کۆنفرانسی ترمان دەبێت لەسەر تەواوی وردەکاری کەموکوڕیەکانی تۆماری دەنگدەران کەمکوڕیەکان لەکوێن و بە داتا دەیدەین بە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و بە سەرجەم لایەنە سیاسیەکان و لە هەفتەی داهاتووتردا ئەو کردارانی کە ئەنجام دراون بۆ لابنی ناوی مردووانە ناوی دووبارەیە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتە جیاکردنەوەیە هەموو ئەوانە بە وردەکاری دەدەین بە سەرجەم لایەنەکان بۆی کە دڵنیا بن کە لای ئێمە هیچ شتێکی شاراوانەیە دەمانێت زۆر بە شەفافی هەموو شەکان بخەینە ڕوو